گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم لەگەڵ بەڕێز دکتۆر شێروان سادق بەڕێوەبەری کوالیتی کۆنتڕۆلی دەرمان لە هەرێمی کوردستان. دکتۆر شێروان زۆر بەخێربێیت. چیتان کردووە بۆ ئەوەی ڕێگری لە دەرمانی قاچاق و بێکوالیتی بکەن لە هەرێمی کوردستان؟ بەڵێ بەناوی خۆی گەورە بە سوپاسەوە بە پشتگیری جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بە سەرپەرشتی بەڕێز وەزیری تەندروستی لە کابینەی نوەمی حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی بنەرەتیمان ئەنجام داوە کە بە خۆشحالیەوە ئێستا ئێمە باسی دەرەنجامەکانی ئەم چاکسازیانە دەکەین. ئێمە لە سەرەتای کابینەی نوەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە دانانی ڕێنمایی وەکو بنەمای یاسایی دەستمان پێی کرد کە ڕێنمایی و گایدلاین و ڕێبەری ڕێنماییماندانە بۆ هەموو بەشەکانی هاوردەکردن و تۆمارکردنی کارگەکان و پشکنینی کارگەکان و هەروەها هەڵسەنگاندن و پشکنینی دەرمان و لە هەمووشی گرنگتر نرخدانان بۆ دەرمان و پێداویستی پزیشکی و بۆ ئەوەی کە دەرەنجامی ئەو پرۆسە وردە زانستی و هوەریە ببینین ستیکەرێکی دژە ساختەی ئەلکترۆنیمان دروست کرد کە ڕێگیری بکرێت یان بڵێن جیاکاری بکات لە نێوان دەرمانی یاسایی و دەرمانی نافەرمی. کەواتە چۆن بۆ نمونە هاوڵاتی دەرمانی بێستیکەر لە دەرمانێک کە ستیکەری پێوەیە جێی بکاتەوە یان دەرمانێک کە کوالیتی نزمە؟ بەڵێ بەنسبەت دەرمان هەر دەرمانێکیان پێداویستیەکی پزیشکی ئەو ستیکەرەی ئەلکترۆنیە دژە ساختەی پێوە بێت ئەوە دڵنیاییە ینی هەموو ئایتمەکانی دەرمان ستیکەریان لەسەر ئێستا لە ڕێژەی تقریبان بەپێی داتاکان ڕێژەی 195 دەرمانەکان ئێستا ستیکەری نوێی کوالیتی کۆنتڕۆلی لەسرە و ئەو ستیکەرە بە خاصیەتێکی هەیە کە دژە ساختەیە بە هیچ شێوەیەک ساختە ناکرێت. هەمان ئەو تەکنەلۆژیای کە لە دراوەکاندا بەکاردێت لەم ستیکەرەدا بەکارهاتووە بۆیە دەتوانین بڵێن ڕێژەی ساختەکردنی 100% مەجای تێدانە بە هیچ شێوەیەک ساختە ناکرێت. ئێمەش لەماوەی ئەو 4 ساڵەدا پرۆسەیەکی هوەری زانستی زۆر ورد هەیە لە تۆمارکردنی کارگەکانی بەرهەمهێنان ئەوانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دەرمان هاوردە دەکەن دواتر هەڵسەنگاندن و پشکنین بۆیە هاوڵاتیان با دڵنیا بنەوە پێش ئەوەی کە ئەو ستیکەرە لە سەر دەرمانەکان بدرێت بە پرۆسەیەکی زۆر وردا تێپەڕیوە کە خەلکانێکی شارەزا و دلسۆز لە بەڕێوەبەراتی کوالیتی کۆنتڕۆل کار دەکەن. ئەو هەبوونی ئەو ستیکەرە دڵنیاییە کە ئەم بەرهەمە ئەم دەرمانە یان پێداویستی پزیشکە بەرهەمێکی سەلامەت و کاریگەر و کواڵەتی بەرزە. بۆ جیاکردنەوەی تاکو تەنها نەک بەس کوالیتی کۆنتڕۆل وەزارەت تەندروستی چاودێری بکەن ئێمە بارکۆدێکمان لەسەر ئەم ستیکەرە دانەوە و هەروەها لینکێکیش لە خوارەوە هەیە و هێڵی گەرمیش هەیە تاکو هاوڵاتیانیش بتوانن وەکو ئێمە چاودێر بن و لە ڕێگەی هێڵە گەرمەکانی کوالیتی کۆنتڕۆل وەزارەت تەندروستی و ئاگادارمان بکەنەوە لە هەر دەرمانخانەکان دەتوانرێت ئەم چاودێریە بکرێت هاوڵاتی خۆی دەتوانێت بیکات؟ بەڵێ هەم هاوڵاتی هەم کارمەندانی تەندروستی چه دەرمانسازە چه یاریدەدەری دەرمانسازە ئەوانەی لە دەرمانخانەکان و لە سنتەر و نەخۆشخانەکان دەتوانن لە ڕێگەی موگناتیسێک کە لە هەر دەرمانخانەیەک وەکو کوالیتی کۆنتڕۆل وەزارەتی تەندروستی ستاندێکی تایبەتماندانەوە بۆ ئەوەی دڵنیا بن لەوەی کە ئایا بەرهەمەکە گومان لێکراوە یاخۆد نە دەتوانن چێکی بکەنەوە و لە ڕێگایەکی تریشەوە بە ئۆفلاین و ئۆنلاین ئەوانەی مۆبایلی زیرەکیان پێەیە دەتوانن لە ڕێگای بارکۆدێکەوە هەم زانیاری سەرەتایی لەسەر دەرمانەکە و هەم لە هەمووی گرنگتر نرخی دەرمانەکە بتوانن دڵنیا ببنەوە و ئەگەر لە حاڵەتێکیشدا گومانیان هەبوو لە هەر حاڵاتێک وەکو ئاماژەم پێ کرد هێڵێکی گەرم هەیە دەتوانن 24 کاتژمێر تیمەکانمان ئاگادار بکەنەوە بۆ بەدواداچ. باشە باسی نرخت کرد دکتۆر شێروان ئەمێ بپرسم کە ئایا مەرجە هەر دەرمانێک نرخی بەرز بێ ئەمە کوالیتیەکەی بەرز بێ چۆن نرخەکانتان ڕێکخستوەتەوە؟ ئێمە چەند پێوەرێک هەیە بۆ دانانی نرخ بە پێی ڕێبەرێک گایدلاینێک کە بە ستانداردێکی جیهانی گایدلاینەکان دانراوە بە پێی سەرچاوەی دەرمانەکە و بە پێی ئەو مادەخامەی کە دەرمانەکەی لێ دروست کراوە و هەروەها بە پێی ئەو پێوەرانەی کە لە تەسجیل یان تۆماری کارگە و تۆماری بەرهەمی دەرمانسازیەکە بە پێی ئەو بەڵگەنامانەی کە لەگەڵ تۆماری بەرهەمەکە داوا دەکرێن هەندێک ضەوابط هەیە نرخدانان لەسەر ئەوە دادەنرێت بەڵام شەرت نییە نرخی دەرمان بەرز بێت کواڵەتی بەرزە بە پێچەوانەوە هەر دەرمانێک ئەگەر
ستیکەری کوالتی کۆنتڕۆلی لەسەر بێت مانای ئەوەیە کە لە پرۆسەی تۆمارکردن پرۆسەی هەڵسەنگاندن و پشکنین دەرچووە یعنی لە کوالەتیەکەی بەرزە و کاریگەر و سەلامەتیشە بەڵام هەندێک جار جیاوازی نەرخ لە کۆمپانیایك بۆ کۆمپانیایك دەگۆڕێت ئەوە هەندێک هۆکاری تر هەن لەوانەیە لە وڵاتێکی دوورترەوە هات بێت لەوانەیە هەمان بەرهەم تەنها لەبەرەوەی براندە و قیمەتی براندەکە بە پێی ستانداردە جیهانیەکان هەندێک گرانترە بەڵام بە نسبەت کوالتیەوە هەر بەرهەمێک من هاوڵاتیان دڵنیا دەکەمەوە هەر بەرهەمێک ستیکەری کوالتی کۆنتڕۆلی لەسەر بێت بەرهەمێکی کوالتی بەرز و کاریگەرە زۆر باشە یەک پرسیار ماوە کاتم هەر ئەوەندەیە دەمەوێت بپرسم کە پلانتان هەیە دواتر چی بکەن ینی ئەوانەی باست کرد زۆرتان کردووە لە ماوەیەم 5 ساڵە بۆ دواتر دەتانەوێت چی بکەن بەڵێ ئێمە پلانی سەرەکیمان ئەوەیە ئێمە بتوانین لە ڕێگەی فراوانکردنی پرۆسەی کە ئەساسی بنەمای کۆنتڕۆلکردنی ڕێخستنی دەرمانە لە هەموو وڵاتان لە ڕێگەی تۆماری کارگەکانەوە کوالتی دەرمانەکان بەرزتر بکەینەوە ئەوەش بە پشکنینی مەیدانی کارگەکان ئەوانەی لە دەرەوەی وڵاتی ئێمە لە هەر وڵاتێکی دنیا دەمانەوێت لیژنەکانمان فراوانتر بکەین و سەردانی مەیدانی بۆ کارگەکان بکەین بتوانین باشترین کوالتی دەرمان هاوردە هەرێمی کوردستان بکرێت لەوەش گرنگتر ئێمە بەپێی ئەو ڕێنمانەی کە لە ژمارە 9 ساڵی 2023 دامانناون و ئێستا لە بواری جێبەجێکردندان وەکو هاندان هەموو پێشینەیەک دراوە بە بەرهەمی ناوخۆی بۆیە ئێمە لە هەنگاوی داهاتوودا هەوڵ دەدەین کە پشگیری و هاندانی و بەرهێنەران بکەین کە بەرهەمی دەرمانسازی و بەرهەمی پزیشکی کە دەرمان و پێداویستی پزیشکی دەکات لە هەورێمی کوردستانن بەرهەمی ناوخۆیمان زیاتر بێت دەستخۆش زۆر سپاس دکتۆر شێروان سادق بەڕێوەبەری کوالتی کۆنتڕۆلی دەرمان لە هەرێمی کوردستان زۆر بەخێر بێت دەستخۆش